لاوازی ڕۆڵی دادگا و داواکاری گشتی لە هەرێمی کوردستان لە ئاست ئەو هەموو گەندەڵیەی کە لە خاڵە سنووریەکان و کەرت و دام و دەستگاکانی دیکەی حکوومەتدا هەیە وای کردووە بگوترێت داواکارەکان بە جۆرێک دەستیان بە کوڵاوی شڕی خۆیانەوە گرتووە تاکو و با نەیبات. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت بەهۆی ئەوەی دەستی حزب لە نێو دادگاکاندا هەیە ڕۆڵی دادگاکان لاواز کراوە تا ئاستێک داواکارەکان بە فەرمانی حزب و کەسانی دەستڕۆیشتوودا بنرێن. ڕۆڵی دادگاکان لە ئێستادا بەداخۆ زۆر لاواز کراوە چونکە دەستی حیزب خزاوەتە ناو دادگاکان و بە لێشاو خەڵکی حیزبی هەم لە کارمەندەوە بگرە هەتاوەکو دادوەر خەڵکی حیزبی خزاوەتە ناو دادگاکان بۆیە دادگاکان سەربەخۆی خۆیان لەدەستداوە و لە ئێستادا دادگاکان سەربەخۆنین بۆیە بە لێشاو دەبینین ڕۆژنامەنووس ئەزیەت دەدرێ و ئەشکەنجە دەدرێ و دەگیرێ و ئیهانەت پێدەکرێت وەکو دامەزراوە نەداواکاری گشتی ڕۆڵی خۆی دەبینین لە دادگاکان ڕۆڵی خۆیان دەبینین چەندەها گەندەڵی لە خاڵە سنووریەکان لە ناوخۆ هەیە بەرپرسە حیزبیەکان لە پشتیوان بەڵام دادگاکان هیچ ڕۆڵیان نییە یاخود داواکاری گشتی بە ئەرچی ئەوە هەڵناسێکەوانە بدەنە دادگا خود دەستگیر بکرێن ئەمەش هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە حیزب دەستی خزاوەتەوە ناو دادگاکان و دادگاکان بە عازی حیزب دەجولێندرێن. بە بۆچوونی پارێزەرێکیش دادگاکان بوێری ئەوەیان نییە بەرپرسان یاخود هاودەستەکانیان بانگ بکەنە بەردەم دادگا بەهۆی ئەوەی کە داواکارەکان خۆیان لەلایەن بەرپرسان و حیزبەکانیانەوە دانراون. دادگا ئەو جورئەتەی نییەکەوە فەرمانی دەستگیرکردن یا خود فەرمانی بڕیاری ئاگادارکردنەوە یاخود تەبلیغ لە بۆ بەرپرسێکی باڵا ببە لەبەرەوەی بەرپرسەکە عقوبەی دەدا سزای دەدا لای دەبا لەو پۆستەیە بۆیە ئەویش دەستی بە کڵای خۆیەوە گرتووە بایەنەی بە دادوەرەکانمان بەڕاستی جورئەتی بەس لە بۆ مندارە فەقیر هەیە دادگا لە کوردستان بەس جورئەتی لە بۆ منداڵە هەژار هەیە یعنی دادگا لە کوردستان تەنانەت ناتوانێت لە بۆ بزنسمانە گەورەکانی کە لەگە دەسەڵاتی شریشن بڕیار دەربکە بۆیە یعنی دەسەڵاتی دادوەری و دادگا لە کوردستان هی ئەوە نییە کەوا هیوای پێ هەڵبچنی دادگا لە کوردستان هی ئەوە نییە کە دڵت پێی خۆش بێ مافی خۆتی لێوە بگریتەوە ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا دادگا لە هەرێمی کوردستان لە ژێر هەیمەنەی حیزبەکاندایە بۆ نمونە لە زۆنی سەوز لە ژێر هەیمەنەی حیزبی دەسەڵاتدایە و لێرەش بە هەمان شێوە سەرەڕای ئەو هەموو گەندەڵیەی کە ماوەی 30 ساڵە لە هەرێمی کوردستاندا هەیە هیچ بەرپرسێکی دیار لەسەر گەندەڵی دادگایی ناکرێت و سزا نەدراوە ئەمەش وای کردووە متمانە بە دەسەڵاتی دادوەری و دادگاکان تەواو لاواز بێت کە خۆی گەورەترین دەسەڵاتە هاوڵاتیان چاوەڕێی بەرپاکردنی دادوەری لێ بکەن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.